بە بەشداریش بارەیەک لە جوتیاران و خاوەنکارانی تایبەت بە کاری دەستی سێمین فێستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان و هەنار کرایەوە. دوو بەرومی زۆر سەرەکی کە کاتە قوتی میلەت منێ نامە لە نمایشێکەکەم یەکێک لەوانی کە لە 2011ەوە لەسەر برنج و زەردەچەوە من ئیمتیحانەکەم لەخوای گەورە بەزیابێ هەردووکیان جوان جوابی داوەتەوە و حەزەکەم لێرە نمایشی هەم بەرومەکانیان بکەم و ئەو فستیڤاڵە لێرەش ئەو خانم و لاوە دەزڕینانە ئاشناکەین بە میلەتەکەمان. کاری دەستی خاوەن پێداویستی تایبەتەکان بەگشتی بریتە لە ئێکسوارات و فوم و حرفی بارست و وەزائیدەن کڵاو و کۆڵوانە و ئەو شتە کوردەواریانەیە ئیشی دەستی ئەو خانمانەیە کە لە ماڵەوە دەیکەن بەو توانایی کە هەیەە خاوەن پێداویستی تایبەت لە کۆمەڵگای ئێمە کە هەندێک جار بە کەم هێست ناوی دەبن بەڵام من زۆر بەهێز و توانایەکی ئەوانە دەبینم کە توانای هیچ کەسێکی ناتوانێت خۆی لە توانای ئەم ئەندامانەی من بدا کە ئەندامی گروپەکەیە. دەستخۆشی بۆ ئەم فستیڤاڵە زۆر ئیشێکی باشەکەن کە ئەگەڕێن بە شارەکانە بۆ ئەوەی کە بەرهەمە خۆماڵەکان بە ئاشنای خەڵک بکەن و بە خەڵکی بناسێنن و بەرهەمە خۆماڵەکان بکڕن و خەڵک ئەوانە بکڕن باشترە گولەی کە بچنی دەرەوە بکڕن. سێمین فێستیڤاڵی بەرهەمە خۆماڵیەکان و هەنار لە شاری هەولێر لە بەردەم پارکی شانەدەر بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەشداری ئەم فێستیڤاڵە بکەن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.